السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. سپاس و ستایش بۆ خوای باڵادەست و میهرەبان، سەڵات و سەلامی بەردەوام بڕژێ بەسەر پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم و یار و یاوەرانی تاوەکو ڕۆژی دوایی. مامۆستایانی قەدرگران، ئەندام و مامۆستایانی دەستگا و بەشداربوانی هەردوو قۆناغی یەکەم و دووەمی ئەکادیمیای نووری حیکمە و ئامادەبوونتان بەرز دەمخێنین و پێتان دەڵێین یاخوا بەخێر بن سەرسەر و سەرچاوانمان. بەڕێزان، ئێستاش بێکەوتبەکانمان زیاتر ئاودێ دەکەین بە بیستنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز کە لەلایەن بەڕێز مامۆستا محەممەد قاهار بەشدار بوو دەرچووی قۆناغی دووەمی ئەکادیمیاکە دەخوێندرێتەوە. با بەڕێزیان فەرموو. يا أيها الذين آمنوا إن تطيعوا فريقا من الذين أوتوا الكتاب يردوكم بعد إيمانكم كافرين وكيف تكفرون وأنتم تتلى عليكم آيات الله وفيكم رسوله ومن يعتصم بالله فقد هدي إلى صراط مستقيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها. كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون. ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون. ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم. يوم تبيض وجوه وتسود وجوه فأما الذين اسودت وجوههم أكفرتم بعد إيمانكم فذوقوا العذاب بما كنتم تكفرون. وأما الذين ابيضت وجوههم ففي رحمة الله هم فيها خالدون. تلك آيات الله نتلوها عليك بالحق وما الله يريد ظلما للعالمين. خواهی گەورە
پاداشتی زۆر بەڕێز مامۆستا محەممەد قەهار بداتەوە. ئێستا داوا لە زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵاه حەداد سەرۆکی دەستگای نووری حکمە دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەی بەخێرهاتن و وتەیەکی ئیمانی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. بناوي أنجمني باڵای دەستگا پڕ بەدڵ بە خێرهاتنی هەموو ئامادەبوان دەکەم لە بۆ ماڵی خۆیان کە دەستگای نووری حکمە ماڵی هەموو موسڵمانێکە. خوای گەورە پاداش خێری هەموو لایەک بداتەوە و دەستخۆشی و دوعا خێرم لە بۆ بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری نووسینگەی دەستگا کە زۆر بە جوانی قۆناغی یەکەم و دووەمی ئەکادیمیا کە بریتی بوو لەسەر عیلمێکی شەرعی لە بۆ مامۆستایان و لە بۆ ئەندامان زۆر بە جوانی و بەڕێک و پێچی و لە کاتی دیاریکرای خۆی و بۆ پلانی کە داڕژرا بوو بەڕێوەیان برد. خوای گەورە پاداش خێری هەموو لایەک بداتەوە و هەروەها ئەو پەڕی دەستخۆشی و دوعا خێرم لە بۆ مامۆستایانی بەڕێز کە لە خولی یەکەم و هەروەها لە قۆناغی یەکەم و قۆناغی دووەم ئەو ئەکادیمیاییان بەڕێوە برد هەرێکە و لە بوارێکدا خوای گەورە پاداش خێری هەموو لایەک بداتەوە. خوای گەورە بەرەکەت بخاتە عیلم و عەمەل و عومرتان. خوای گەورە بکاتە زاد و زەخیرە قیامەتتان یا ڕەبی. و هەروەها دەستخۆشی و پیرۆزباییم لە بۆ برایان و خۆشکانم و ئەوانەی کە بەشدار بوون لە ئەکادیمیا لە قۆناغی یەکەم و دووەم. خوای گەورە پاداش خێرتان بداتەوە. خوای گەورە ئەو عیلمەی کە فێری بوون خوای گەورە مەوفەقتان بکە کە بیکەنە عەمەل و هەروەها ببیتە زاد و زەخیرە و میزانی حەسەناتتان پێ قورس بی یا ڕەب العالەمین. بەڕێزان، یەک لەو مولاحەزات و تێبینیانەی کە لەسەر بنکەکانی لەبەرکردنی قورئان و پیرۆز هەیە دەڵێن ئەو بنکانە تەنها و تەنها خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆزن. ئیتر ملاحەزەکەش لە جێگای خۆیەتی بەڕاستی، بەڵام ئێمە بە فەزلی خوای گەورە لە دەستگای نووری حکمە بە نیسبەت مامۆستایان و بە نیسبەت ئەندامەکان ئەو ئەکادیمیامان هەیە کە هەموو ئەو علومە شەرعیانی کە پێویستە وەکو موسڵمانێک بۆ بە تایبەتی ئەوانەی کە لە ناو کار و لە ناو مەراکزی تەحفیظن پێویستە فێری بن بە فەزلی خوای گەورە لەو ئەکادیمیایە الحەمدوللا دەیخوێنن. و هەروەها بە نیسبەت قوتابیانیش لە هەموو قۆناغەکان بە تایبەتی لە قۆناغەکانی ئەوەی کەوا باڵێ لە سەروی سێ و چار و ئەوانە الحەمدوللا زۆربەی علومە شەرعیەکان بە شێوازی خوول لەخوای بە زیادبی فێری دەبن و دەیخوێنن. ئەوەش وەکو قەولی جوندوب خوای لێ ڕازی بی کە معلومە دەیفەرموو تعلمنا الإيمان قبل أن نتعلم القرآن ثم تعلمنا القرآن فازددنا به إيمانا. إتر هرواية الحمد لله فێربوونی ئیمان بەخێر و مامۆستا بەڕێز فێربوونی ئیمان بەو شێوەی کەوا لە علومە شەرعیەکان هاتیە کە هەمویان هەڵێنجراوی قورئان و سونەتن. ئینجا لەگەڵ ئەوەش کاتێکەوە فێر دەبی بەو شێوەیە قورئان بخوێندێتەوە کەوا لەلایەن پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بە سەنەدی متصل هاتیە. ئینجا لەبەرکردنی بەڕاستی ئەو علومە شەرعیانە لەگەڵ حفظی قورئانی پیرۆز دەبیتە نور على نور. ڕەجامان وایە خوای گەورە لە هەموو لایە قبول بکە یا ڕەبی. دا لێرەدا بە چاچی دەزانم وەکو تەذکیرە و بەبیرهێنانەوەیە کە بەڕاستی دینی ئێمە هەمووی تەذکیرەیە و خوای گەورە دەفەرمێ وذەکر فإن الذکرى تنفع المؤمنین. ڕەجاشم وایە هەممان لەو ئیماندارانە بین کەوا نەفع و سوود لە تەذکیرە وەردەگرن. بەڕێزان، دیارە فێربوونی علومی شەرعی مەکانەتێکی تایبەتی هەیە پێش هەموو شتێک. خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی فاعلم بصيغة وجوب فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. كاتب بصيغة وجوب خواهي قد فرمي فير ببا بزانة رأسي هم علوم كانش توحيدة فاعلم أنه لا إله إلا الله أو ذا عملي شبدوا ذابه واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات. وهروها أو تاكشتيا كلنا هموش تكاني دنيا خوای گەورە فەرمای بە پێغەمبەر کردی صلی الله عليه وسلم کەوا داوای زیادە بکە وقل ربی زدنی علما. لۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم
فعلا أو دعاء زور ذكر اللهم إني أسألك علما نافعا وأعوذ بك من علم لا ينفع. وهروها هرب فضل مكانة علم براستي أو كسانة دبنا شاهدك وشاهديان باعتبار وردجيري لا رب العالمين لسر قولتين قضية كقضية توحيد إخوة قولي سبحانه وتعالى وكذا فرمي شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط. كواتا لدواي شاهد رب العالمين لدواي شاهدي ملائكة شاهدي أولو العلم معتبر لا إخوة قولي سبحانه وتعالى. وهل لبو مسألة ورقرتني علما بيغمبريتي يكيق لأولو العزم كوا كليم الرحمن موسى عليه الصلاة والسلام بهمته برزة ودفرمي لا أبرح حتى أبلغ مجمع البحرين أو أمضي حقبا چندین سال برو درام حتى دقا ما أوزيقاي كوا أو علمي لي وردقن كخواي يقول بي فرمو بكسيكيا لتعالم تر بەڵام پێویستە ئەوشمان لەبیر بی مامۆستایانی بەڕێز برایانم خۆشکانم لە هەموو بابەتێک هەروەکو لە هەموو کتوبێکی شەرعیش ئەسڵ وە ئەو شتەی کە دەیکەی کە وەکو عیبادەتە بە ئیخلاسەوە بیکەی سەری هەموویتی بەڕاستی سەری هەموویتی بەبێ ئیخلاس وەڵڵاهی نەیکەی باشترە لێیە بە تایبەتیش مەسئلەی وەرگرتنی عیلم وەکو لە چەندین ئەحادیثی پێغەمبەر هاتی صلی الله عليه وسلم لەوانە وەکو دەفەرمی من تعلم علما يبتغى أي يبتغى به وجه الله. طبعا حديثك صحيحة أبو داود إمام أحمد رواياتي عن كردية أبو هريرة دجرت خوالي رازبي في مصر وصم دفري من تعلم علما يبتغى هكذا علمك فير بي لو علمان بك ويبتغى به وجه الله أصل أو علم لبيناوي رزامندي خواي قولة فيري ببي بلام أو لو تي فيري دبي ما تعلمه إلا ليطلب به عرضا من الدنيا لبو هند فيري دبي ولبو يكواشتيشي الدنيا بدز بيني يعني وبم بس تخوا فيري نابي لبو هند عرضك ياخذ شتيشي كمي دنيا بي بدز بينيتن دفرمي لم يجد عرف الجنة يوم القيامة روج قيامتي بوني بهشتجناك خوابنا ما نكناس تبهشت لم يجد عرف الجنة يوم القيامة لحديث ايش كذا فرمي من تعلم العلم ليجاري به العلماء أو ليماري به السفهاء أو يصرف به وجوه الناس إليه أدخله الله النار خوابنا ما كسك فير علم بو بلام لبو سفير بو لبوي كوا خوي بنت ريز علماء وكوب لي لقل أوان بحساب بري وبروا مسابقة لقل أوان بكا لبوي كوا ليماري به السفهاء لبو كساني شي بعلم مجادلان لقل بكا وشك وقمان وشبهات يعني لو دروز بكا يعني لبو هندي بكوا خلشي سرنزي خلشي لولا يخوي رابتش ها فلان كس أو علمي فير بوا ها تنزانا أدخله الله النار خوابنا من ده خواهي قديباتنا جهنم أجرنا براستي فيربوني علم فضلش زور قوريه وكو كم يك آما جمان بيكر وهروها أو علمي كفيري دبين أجر بيتو كدلين ما بس مع خوابي سبحانه وتعالى أصل لونيته أويكوا أو علمي كفير دبي زياتر خوابي بناسي سبحانه وتعالى لبروي هرسندي بيناسي هندت خوش دوي سبحانه وتعالى أو إخواي قوري خوش نايخ نيناسية لوي أصل لفيربوني علم لبوي إخواي بيبناسي سبحانه وتعالى كناسيد زياتر خوش دوي كناسيد أوزا بفعلي توكلي لسردكي كناسيد أوزا ليدة ترسي إلى آخره لعبادات قلبي كفير علوم الشرعي بوي لبوي كوا عملي بيبكي إذا أو أعمال باطني بوكو آماجان بياخذ أعمال ظاهري بونيتي فيري بي أوزا لا حقي تدبت علمي شي نافع دبيت علمي شي نافع براستي وكو علماء زور جوان دلين العلم يهتف بالعمل فإن أجابه حل وإلا ارتحل براستي علم هاوار دكا وبانجي عمل دكا أجر عمل ولامي دايوا حل إنزا جيجير دبي لو كسا وإلا ارتحل أقلنا دروا أو علما ببركته هشيبي براستي ببركته دبي تحجل سري نابت حجل بوي روج قيامت يتر بريزان
پێم خۆشە ئاماژە بە شتێشکەش بکەم. یەک لە فتنەکانی ئەو سەردەمی کە تێیدا دەژین مەسئلەی خلاف و مەسئلەی تەفرەقەیە. ئیاکە بەو نیەتەی علمی بخینی کەوا سبێ ڕۆژ بچی مناقشە لەگەڵ فڵانە کەسی بکە و بچێ ناو مەسائیلی تەفرەقە و بچ بەڕاستی خەتەرە زۆر. ئەسڵ لەو ئومەتە کە ئومەتی تەوحیدە تەوحیدی کەلیمەیە. ئەسڵ لەو ئومەتە کە ئومەتی تەوحیدە تەوحیدی کەلیمەیە. لۆیە پێویستە هەموو وەسائیل و هۆکارێ بگرینە بەر کە ببێ هێوێنی تەوحیدی کەلیمەی مسلمانان قوربەسەری ئەو کەسەی کەوا صیفەتی مشرکینی لێیە. ولا تكونوا من المشركين من الذين فرقوا دينهم وكانوا شيعا. براستي أصل لتفرقة هو السيماء أهل الشركة. ليه بهيج شويك هول ندي خوانا خواستا صفتك اللي بيتزي كوا صفتي أهل الشركة خوا بناماندا. إتر خواي جورا لهم لا قبول بكادو بارا بيروز باي لبران خوشكان دكان كودو قناغان بري بهواي أو إلا قناغي سيمش بردوام بن بإذن خواي جورا وديار علميش وكو دقوتري من المهد إلى اللحد وكو إمام أحمد جدفر من مع المحبرة إلى المقبرة حتى دسينا وقور أو إيش معنا بإذن خواي جورا خواي جورا هم لا قبولك خواي جورا عاقبتهم لا ما خير بك يا ربي خواي كل خدمتي قرآن كود كدينو يا ربي خواي لفردوس الأعلى لا خدمة رسول الله كمام كيوا وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. خيولا قدرتي كايدو في الأطلاب ذاته جوال بريز مامستا يونس عمر سرپرشتیاری ئەکادیمیای نوری حکمە لە کارگێڕی برایان دەکەین بفەرموێت بۆ پێشکەشکردنی وتەیەک. سلام عليكم بما صبرتم فنعم عقبى الدار. خی میهرەبان بە بەزەی لێت دەپاڕینەوە لەم کاتە هەر کەسێک لێرە دانیشتۆ یاخود دواتر گوێمان لێ دەگرێتن و گوێی لێ دەبێتن بێبەشینەکەی لەم سڵاوەی فریشتە بەڕێزەکان. اللهم آمين. الحمد لله الذي بنعمته تتم الصالحات. حمد و سپاس و ستایش بۆ خوای میهرەبان کەوا تەوفیقی داین بگەینە ئەم ڕۆژە ئاهەنگی کۆتایی ئەکادیمیای نوری حکمە ئەنجام بدەین. وما توفيقي إلا بالله عليه توكلت وإليه أنيب. بەڕێز سەرۆکی دەستگا و ئەندامانی ئەنجومەنی باڵا و مامۆستایانی قەدرگران و ئامادەبووان و میوانان و بەشداربوانی هەردوو قۆناغی یەکەم و دووەمی ئەکادیمیای نوری حکمە پێتان ئەڵێن یاخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاوانمان. ئاهەنگەکەتان ڕازاوەتر کردووە خوای گەورە پاداشتی بەخێرتان بداتەوە. بەڕێزان بە پێویستی دەزانین بە ناوی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری دەستگا و ستافی سەرپەرشتیکردنی ئەکادیمیای نوری حکمە لە هەردوو کارگێڕی برایان و خوشکان زۆر سوپاسی ئەو مامۆستا بەڕێزانە بکەین کە بۆم ساڵی ئەکادیمیا لەگەڵمان ماندوو بوونە دەستی ماندووبوونیان دەپشین و پێیان ئەڵێن خوای گەورە پاداشتی ماندووبوونتان بە باشترین شێوە بداتەوە. هەلێرەشەوە سوپاسی هەموو بەڕێوەبەراتی و بەشەکانی نووسینگەی دەستگا دەکەین کە هاوکاری بەردەواممان بوونە بۆ بە بەردەوامبوونی ئەم ئەکادیمیایە و بەردەوامی ئەندام و مامۆستایانی بەڕێزی بەشدار بوو لە هەردوو قۆناغی ئەکادیمیاکە بەرز دەنرخێنین. خوای گەورە زانست و تەقواتان زیاد بکاتن و بەردەوامی بە هەموو لایەک ببەخشێت. هەروەها سوپاسێکی تایبەتیشمان هەیە بۆ ئەو خێرخوازانەی کە کاڵپشتی ئەکادیمیایان کردووە چ مادی بێتن یا خود معنەوی. پێیان ئەڵێن خوای گەورە پاداشتی چاکەکاران بەزایە نادا. إن الله لا يضيع أجر المحسنين. خوای گەورە بە ئەضعافا مضاعفە پاداشت بەخێرتان بداتەوە. بەڕێزان ئاشکرایە کە دەستگای نوری حکمە لەسەر دوو پایە سەرەکی کار ئەکات ئەوانیش پەروەردە و ڕۆشنبیرین کە وەکو دوو تەوەری سەرەکی دەستگا پێگەهێنن. سواز بۆ خوای گەورە پاش ئەوەی لە ساڵی یەکەمی ئەکادیمیا ئەنجامێکی باشی بەدەستێنا 120 براو خوشک قۆناغی یەکەمی ئەکادیمیایان بەسەرکەوتووی بڕین و چوونە قۆناغی دووەم. بۆ ئەم ساڵیش کە مەبەستمان ساڵی 2024 خولەکەی تێدا بەڕێوە چووە هەردوو قۆناغ لە برایان و خوشکان کاراکران. سوپاس بۆ خوای میهرەبان. خوای گەورە پاداشتی زۆر بەڕێز مامۆستا یونس عومەر بداتەوە. بەیەکەوە گوێبیستی وتە بە نرخەکانی کەسایەتی دیار باخوازی دیار بەڕێز دکتۆر شێرزاد عەبدولوهاب دەبین ئاوەڕێزیان فەرمکاکتێت بەڕێز. بە ناوی خودای گەورەی میهرەبان
ملیارها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر جانی پاچی پێشەوامان، نوری چاو و تازی سەرمان، محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام علیکم ورحمة الله وبركاته. پێشەکی دەستخۆشیێکی گەرم و دوعایەکی خێری زۆر بۆ هەموو برایانم خوشکانم لە نوری حکمە دەکەم کە بەڕاستی ئەم ئەکادیمیا جوان و پڕ ڕێک و پێکەیان پێشکەش کرد. یا ڕەبی خۆی گەورە لەیان قبوڵ کەی لە هەمووان یا ڕەب العالەمین. خوایە ئەو برا خوشکانە بکەیتە چرا بۆ ئەو نورە، بیکەیتە چرا لە بۆ ئەو خەڵکە سەر لێ شێواوە یا ڕەب العالەمین. ئازیزانی من، ئەمن هەر لە 10 دقەیەک لە 12 دقەیەک لە خزمەتتاندا دەبم، حەزم لێ شتێک باس کەم، ئەویش ئەوەیە ئەو هەموو حەوڵ و هیممەتەی کە ئەو دەستگای نوری حکمە و برایان و خوشکان دەیکەن و هەر شێواز و هەر ڕێکخراوێکی تر دەیکەن، بەڕاستی هەدەفەکەی ئەوەیە ئیقامەی دینە کە ئێمە بتوانین ئیقامەی دینی خوا لە کوردستان بکەین. ئەوە زۆر مهمە عەزیزانم. ئیقامەی دینیش بە داوە دەکرێت، بەو هیممەتەی خوشک و برایانم دەکرێت لە سەنتەری حکمە و لە هەموو سەنتەرەکانی کە. خۆشەویستانم، بەڕاستی ئەگەر ئێمە ئەو ئامادەکاریە، ئەو هەوڵ و کۆشیشە، ئەو ماندی بوونە بۆ ئەوە نەبی گڕ و تینێک بخەینە ناو دڵی ئەو برا خوشکانەمان کە داوە بکەن کە لە مەودووە ڕۆژ لەسەر شەودانێن بۆی بەڕاستی زیاتر و زیاتر غەمی ئەو دینە بخۆن و ئەم خەڵکە سەر لێ شێوا و کراوە نەجات بدەن. ئازیزانی من، وەڵڵاهی خەڵک ئینتزاری هیممەتی خوشک و برایانمانە، وەڵڵاهی خەڵک چاوەڕوانی ئێوە دەکەن کە دەستیان بگرن، لەبەرەوەی لە غەیری ئێوە خوا ئاگای لێیە خەڵکانێک ئیلا ڕێی شەیتان و شەیتان سیفەت و ڕێ ئاگریان پیشان دەدەن. دەیکەواتە ئێوە ئەبێ ئەو مەسئولیەتە هەرگرن و خۆتان لەسەر ئاستی ئەو مەسئولیەتە حسێب بکەن کە دەبی بەڕاستی ئەم خەڵکە نەجات بدەن. دوو نمونەتان لۆ دەیمەوە بۆی بزانن هیممەتی یەک کەس زۆرە. قەت نەڵێ باشە بە دەستگایەک چ دەکرێت؟ زۆر دەکرێت. هەر ئەو دەستگایە نییە کە چەندەها فەرعی هەیە لەو کوردستانە، هەر ئەو دەستگایە نییە کە 12,000 قوتابی هەیە. ئەی ئەمە بەرهەم نییە؟ ئەی ئەوە هیممەت نییە؟ ئەی ئەومە بەرەکەتی خوای گەورە نییە؟ ئێمە ئەتوو بتوانی 12,000 داعی دروستکەی بۆ ئەو کوردستانە. دەزانی چ نور و بەرەکەتێک دەبێ، دەزانی چ ڕەحمەتێک بەسەر ئەم خەڵکەدا دەبارێ. ئەگەر هەر 12,000 کەس یەکی 5 کەس بگەڕێنەوە بۆ ئیسلام، دەزانی چه حسابێک و کتابێک دەکا کەواتێ بەڕاستی هیچ شتێک بەکەم مەزانن. یەک نمونەتان بۆ دوو نمونەی ئەگەر فرسەت بوو هەردووچی تەواو دەکەم، ئەگەر نا ئەو نمونەی بە جوانی باز دەکەم. خۆشەویستانم، کەنیسەی عالەمی بڕیاریدا کە ساڵی 2000 هەموو ئەفریقیا بکەن بە مەسیحی. کەنیسەی عالەمی بڕیاریدا کە ساڵی 2000 هەموو ئەفریقیا بکەن بە مەسیحی. بۆ ئەو پرۆژەیە چیان ئامادە کرد؟ یەکەمین 1 ملیۆن مبەشیر، 1 ملیۆن مبەشیریان ئامادە کرد. 450 ئیزاعای رادیۆ و تەلەڤیزۆن. بوجەکەشی 300 ملیار دۆلار بوو. بوجەکەشی 300 ملیار دۆلار کە دەکاتن بوجەی چەند دەوڵەتێک هەمیان خڕ کردەوە. بەس ساحبی مایکرۆسۆفت بەخۆی 6 ملیار دۆلاری بەخشی ئەو پرۆژەی. دەوڵەمەندێکی هۆڵەندی بەتەنێ کە بزنسناس بوو 114 ملیۆن دۆلاری بەخشی ئەو پرۆژەی. سبحان الله، بەڕاستی پرۆژەیەکی گەورە و ئیمکانیەتێکی زۆر و بوجەیەکی زۆری بۆ تەرخان کرا. بەڵام یەک کەس، یەک موسڵمان بە هیممەتی بەرزی خۆی لەگە براو خوشکانی خۆی توانی ئەم پرۆژەیە پووسڵ کاتەوە. ئەوش عەبدوڕەحمان سمید بوو. دکتۆر عەبدوڕەحمان سمید بە هیممەتی خۆی بە 25 ساڵ زۆر بە دزی، زۆر بە وریایی، زۆر بێ دەنگ و شەپۆڵ و هەرا ئەو ئیشەی تەواو کرد. پاش ئەوەی ماندی بوو، پاشی 25 ساڵ کە توانی ئەو پرۆژە گەورەی مەسیحیان هەروەشێنتەوە. ئینجا هاتە قەناتی جەزیرە و خۆی ئەعلان کرد من چیم کردووە. بەڕاستی ئەمە سەیرە، یعنی پیاوێک بەڵام هیممەت، پیاوێک بەڵام مرد، پیاوێک بەڵام ساحب قەزیە، توانی گەورەترین پرۆژە
کە زەرەر لە کەنیسەی عالەمی بدا کە ئەویش بەو شێوەی بوو کە 11 ملیۆن نیوی 11 ملیۆن و 500,000 کەس بەس لەسەر دەستی و ئەو مەجموعەی کە لەگەر بوون ئیمانیان هێنا و چەندەها پرۆژەی گەورە تریشی ئەنجامدا. ئازیزانم کەواتە ئەو ئیشەی ئێمە ئەو تعبیەی ئێمە ئەو ئامادەکردنی ئێمە دەبی بەو شێوەی بێ بۆی بەڕاستی بتوانین ئێمەش جێی پەنجەی خۆمان لە دڵی خەڵکیدا بنین ئێمەش بتوانین ئیقامەی دینی خوا لەسەر ئەو زەویە بکەین و ئەم خەڵکە دووبارە ئاشنا ببێتەوە بە نووری خوا بە نووری محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. نمونەیەشی ترتان بۆ بێنم کابرایەک هەیە ناوی محەممەد حەمەد ئال نوهەیانە محەممەد حومەیدان ئال نوهەیانە. ئەو پیاوە لە بنەماڵەی دەوڵەتی ئەمیرەکانی دەوڵەتی قەتەرە. ئەو پیاوە جێبیست ببوو کەوە ئەلبانیا تاوان ئەلبانیا ئەنوەر خۆجە ساڵی 1946 حکمی بەدەستهێنا هەتا ساڵی 1986 حکمی کرد 40 ساڵ بەڵام 40 سال چ کارە ساتێکی دروست کرد. ئەو پیاوە 25 هەتا 30,000 کەسی کوشت 25 هەتا 30,000 مسلمانی کوشت بەس لە ئەلبانیا 2,000 مەلاو ڕۆشنبیر و ئیمام و خەتیب و داعی کوشت. طبعا لە سزنەکانی کارەسات باز دەکرێتن ئەمن ئەوەی نامەوێ باسکەم طبعا 2,000 مزگەفتی منع کرد 500 مزگەفتی بەس کرد بۆ مەیخانە و جێ ئارەق و خواردنەوە ڕق و سوسەما سبحان الله. ئەم پیاوە لە شاری خۆی هیمەت و غیرەت گرتی گوتی چۆن دەبێ معقولە مسلمانەکان 30 ساڵە ئەوە لە ئەلبانیا هەتا ئێستا جێیان لە بانگ نەبووە 30 ساڵە خەڵک نوێژی تەرک کردووە هەسا ساڵی 1970 3 ساڵ پێش ڕوخانی ئەنوەر خۆجەی حکومەتی شوعی دەوڵەتی ئەلبانیا عەرزەیەکی تەقدیم کرد گوتی ئێمە کۆمەڵێک تازیرین 6 کەس بوون ئێمە کۆمەڵێک تازیرین دەمانەوێت بینە ئەلبانیای بە ناوی تیجارەت چوون. طبعا کە چوون فیزەیان وەرگرت و هەمیان لە بۆ تەرتیب کردو چوون کە لە کاتێکە لە مەتاری ئەو دەوڵەتی عاسیمەی ئەلبانیا هاتنە خوارێ هەلە کاتی تەفتیشکردنەکەی سندوقە قورئانێکی پێبوو کابرای تەفتیشەکە گوتێەوە چییە کاکە پێێتە وتی وەڵە قورئانە تو لۆ نازانی عالەم لێرە لەسەر مەسینەک ئیعدام دەکرێت نەک لەسەر قورئانێکی تامان لەوێن دەر هەر کەسێک مەسینەی لێ بگیرە با ئیعدامی دەکرد قورئانی لێ بگیرە با ئیعدامیان دەکرد هەر زوندیەک نوێژی کرد با سەڵبیان دەکرد لە معسکەری لە پێش چاوی زوندەکان یعنی بەو ڕوعب و بەو ترسە حکمیان دەکرد. کابرا گوتی خەیناکە کاکە خۆ ئیشم پێ و ئەم پێویستم پێ گوتیان میم کابرای زابتەکە زۆر عاقڵ بوو گوتی باشە بڕۆ ئەو غورفەیە ئێستا دێم قسە لەگە دەکەم گوتی کە بریتمە غورفەکەی بەتەنێ دانیش گوتی کاکە ئەتوو غەریبی ئەتوو فەقیری ئەتوو خەڵکی ئەو شارەنی ئەتوو کاکە ئەوە مەمنوعە لەڕێ ئەو خودای بڕۆ بینێرەوە هەتا ئیعدامیان نەکردی وتی کاکە بۆ بینێرمەوە کاکە ئەوە نورە ئەوە قسەی خوایە ئەوە کەلامی خوای چۆن دەبی ئەوە تەعاملی لەگە بکەین گوتی نیو سعاتە قسەم لەگە کرد دەستی بە گریانە کرد کورە گوتی وەڵڵای ئەو تەسبیحەکی دەری ناگوتی ئەوەی باپیری منە باپیری من یەک لە زانا و دانایەکانی ئەو شارەی بۆ ئیعدام کرایە خۆ ئەمە مسلمانی بەس ئەمە ئیسلامان لە فکر کردووە تو ئەمیش هەندێک تەشجیعم کرد گوتی لەوێن دەر ئیمانم پێهینەوە هەر لە غورفەکەی تومەرە مەردی خوار بە یارمەتیم بدە بەڕاستی ئەمن هاتوومە دەتوان شتێک بکەین گوتی ئەمن هیچم پێ ناکرێ بەڵام قورئانەکەم بدێ بەسمە تی بە حەقی قورئانەکەمدا لەسەر سەری خۆیدانە و دەگریا لە خۆشیان تی لەوێن دە قوتار بووم ئەو زارە مقابلەی وەزیری تیجارەم هەبوو کە کوایە ئەمە پرۆژەی بزنسمان هەیە و هەندێک تێکەولێکە بکەین تی کاتێکە لەگە وەزیری تیجارەت دانیشتین ئەخیری وەزیری تیجارە گوتی ئوستاز ئەتوو هەموو شتێک بی بزنسنی بە ئەم پێت بڵێم ئەم پیاوەتی شارەزام دکتۆرامەیە لە کاری تیجارەت بەس ئەتوو هەموو شتێک بی ئەتوو لۆ تیجارەت نای بەس پێم بڵێ بۆ چه هاتی تم کاکە بۆ تیجارەت گوتی بەخوای بۆ تیجارەت نهاتی مەڵ ئاسر گوتی دەستمان بە قسان کرد گوتی هەندێک دەستم بە نسحەتی کرد گوتی وەزیر دەستی بە گریانێ کرد تی بە خودای کاکە ئەمیش مسلمانم ئەمە ئەسڵمان مسلمانە بەس چ بکەین تووشی ئەو دەوڵەتە هاتوین کەس ناوێری ئەسڵ و فەسڵی خۆی باس بکە وتمە وەزیری پیاوی چاک بە وەزیر وەرە هاوکاریم کە باش شتێک بکەین بۆ ئەو خەڵکە
گوتی ئەمن هیچت پێ ناڵێم ئەمن ئەوەی تەقریری خۆم دەدەم دەرم بڵێ تازیرێکی زۆر باشە ئیشاڵە ئیسیفادەی دەبی لۆ دەولەتی ئەلبانیا بەڵام یەک شتت پێ برێم زۆر ئاگات لە خۆبی چونکە لەو غورفەی بێ دەرێ ئەوە جاسووسن لەسەرە بەس تەمەشا دەکەن بە وریایی ئیشی خۆت بکەوتەوە بەخێرچی گوتی هاتمە دەرێ چ بکەم ئەو میلەتە گوتی وەڵڵا بە پێش مزگەوتاندا دەڕۆیشتم کە بنووسرا بوو باڕی فلان جەرگم ژانی دەکرد ئەو مزگەفتە پێنج فەرزە بانجی لێ دەدرا ئێساوە ئارەقی لێ دەخورێتەوە تی لە تاوان لە ئوتێلی بەس دەستم بە گریان دەکرد تمێم بڕیارماندا چ بکەین ڕۆژێ 5 کیلۆمەتر بەس بڕۆین سەلام لە عالەمێ بکەن جارە هیچ نەکەین ڕۆژێ 5 کیلۆمەتر دەڕۆیشتین بەس سەلامان لە عالەمێ دەکەن سەلام عەلەیکم چونکە ئەوە نیشانەی زندیکردنەوەی ئیسلامەتیە بە شێوەیەکی زۆر عاقلانە تێدە ڕێیان دەڕۆشین بەس سەلامان لە عالەمێ دەکەن سەلام عەلەیکم سەلام عەلەیکم وەتی پاسکلێک عەفوەن ماتۆڕێک گوتی هەر دەدەما بخۆی لە ئێمە بدا لە دووڕە تەماشای زلک و بەرجی ئێمەی کردبوو بە شێوەی زلک و بەرگەکەی گوتی ڕای کرد یەکسەر تاویدا من ئەم لە پێشەوە بوو ماچی کردم گریا گوتی ئەوەی مسڵمانن گوتمان بەڵێ تی بە حەقی قورئان 30 ساڵە لەخوا دەپاڕێمەوە بە کافری نەمرم ئەمە نازانم سوزدەی ببەم سوزدا شێت بوومە یەک سوزدەی بۆ خوا ببەم ئەوە لە چیان کورە وەرن فێرە سوزدەمانکەن وەڵڵاوە بیللا ئێمە مردینە بێدینیان ئێوە لە چێن گوتی قیسەک لێم هەندێک ئەو گوتم وەرە ئەو لایە مراقەبەمان دەکەن بە نەزانن کە ئەتۆ ئەوەندە بە حەماسەت هاتێکنەما گوتم ئێوە جێیەکتان هەیە بینە لاتان وتی ئەرێ وەڵڵا وەرە سبەینێ سعاد ئەوەندە لە فلان شوێن عنوانەکەی دامی وەرە دەتبەمە مەزیسێک تی سبەینێ چوین فعلا گوتی بەڵام بڕیارمان بوو بە شەو بچین نەک بە ڕۆژ تی پاش نوێژی عیشایە دەرچوین شوێنەکەمان دیتەوە لە تەکسی هاتینە خواری دیتمە ئەو کوڕە بەخۆ بە ماتۆری ئینتیزارمان دەکا هێدی لە دوی ڕۆیشتین هەتا چوینە ماڵێک گوتی کە چوینە ماڵێک دەبینم لە پێش دەرکەی ڕادوگوردیان ڕایە قسوە هەتا ژۆرێ نەکو پێمان ئێمە بە عاردی بکەوێ عەلاسە ئەوەندە ئێمە گەورەی نەکردەوان گوتی کە چوینە ژۆرێ دەبین 7 کەس ئیلەیە 7 کەس گوتی هەر شێت بوون چاویان بەمە کرد بوو یەک گریان تی دەستیان لە منی ئێمە کرد گوتیان قوربانتان بووم ئێمە لە دوو ئێوە دەگەڕێن ئێوە لە چێن ئێمەوە چەند ساڵە بێدین بوونە ئیمانمان نما دینمان نما ناموسمان نەما تی دەستمان بە محازەڕەی کرد گوتی ئەو شەو زۆر شەوێکی زەحمەت بوو زۆر گریان تی هەموو ئیمانیان هیناوە تی ئیتر هەر شەوێ هەموو شەوێ وەڵڵاهی دەگۆ 6 7 8 کەس ئیمانی دەهینا تی زانیمان ئەلحەمدوللا زۆر گوتمان علم 2 هەفتە ماینەوە 2 هەفتە ئاخری بڕیارماندا نوێژێکی جەماعەت لە ناو شاری بکەین دەچێ لە عاسیمەی لە بنس لە شوێن سەحەکە بۆ ڕسمێکی مارکسی لێ بۆ ڕسمێکی گەورەی مارکسی بڕیارماندا دەکەن ئەو ڕسمەی مارکسی نوێژی نورانی بکەین دیار 6 مان چوین لەوێن دەریەکمان گوتی بانجی دا تەمان گوت دەورە و پشتی پارکەکەی هەموو شوقە بوو تی یەکمان بانجی دا تی وەڵڵا هەرچی پەنجەرێ ئەو شوقانەیە کراوە هەرچی پەنجەرێ ئەو شوقانەیە کرابوو خەڵک ژن و پیا و سەریان دەردەینا ئەوە چییە ئەوانە چەند ساڵە 35 ساڵە جیان لە ئەڵڵاهو ئەکبەر نەبووە لە بانگ تی خەڵکێکی زۆر دەورەیان داین گەلک زۆر تی پاشان نوێژمان کرد ئەلحەمدوللا وەڵڵاهی کابرای ئەو ئوستاز محەممەد دەڵێ ئاورم داوە دەبینم پشتم کوورەوە هەتا چاقەکەم لەگە خەڵک لە پشتم سەرایان گرتیا تی کە سەلاممان داوە ئینجا دەستمان بە قسان کرد لە بۆ خەڵکی و ئاخری حکومەت پیلی مەیگر گوتی کاکە بێزەحمەت زوو بڕۆنە دەرێ ئەنگۆ تازیر نین ئەگۆ هاتینەوە زای دەشێوێن مێم ئەو پیاوە وەڵڵاهی گوتی 2 هەفتەی توانیم یەک حرەکە و جوڵەیەک دروست کەم لە ناو ئەلبانیای دو الحەمدوللا خەبەرم گەیشتەوە کەوە حکومەتیش متەساهیل بووە لەگە خەڵکەکەی و ئێستا مزگەفتێکی زۆر بوویتەوە پاشان خوا کردی ساڵی 84 بە خۆیان نەمان و ئەم دەولەتە شیوعی و مارکسیە بێدینە نەما ئازیزانی من ئەوە هیممەتە هیممەت بەڕاستی ئەگەر ئێمە ئەو هیممەتەمان هەبێ و ئەو هیممەتانە لە دڵی خوشک و برایمان بچێنین بەڵڵاهی دەتوانین هەموو شتێک بکەین جا ئەم مەراسیمانە ئەم خوێندنانە ئەو ئەکادمیانە دەبێ هەمووی لە پێناو حتى حیزبە ئیسلامیەکانیش دەبێ لە پێناوی ئەو داوەدا بن لە پێناوی ئەو خزمەتکردنەدا بن کۆ گەورەی ئێمە عزەتی ئێمە بە داوە وایە هەر ئاخر قسەم هەر فکرەیەک هەر ئایدۆلۆژیایەک هەر دینێک ئەگە دووش عنسوری نەبوو لە ناو دەچی یەکەم داوا دووەم پارە لەوە دەزانێ ئەو پرۆژە گەورەی مایکرۆسۆفت 6 ملیۆنی دایە 6 ملیۆن ئینجا ویسیان ئەو مەشروعە جێبەجێکەن ئازیزانم ئەم ئیشانەی ئێمەش هەر هەمووی بە دوعات دەکرێ و
بۆ بە پارەش دەکرێت ئەگەر ئێمە بتوانین دەوڕەمەندەکانمان بەهیمەت بن وەکو دەوڕەمەندەکانی کە لە بۆ پرۆژەی بێدینی بەهیمەتن بە وەڵڵاهی وابزانم هەر بەسە سەنتەری نور و حیکمە بتوانێت فەتحەک دروستکا و نور و بەرەکەت برژێنتە سەر ئەو کوردستانە یا ڕەبی خودایە بە حەقی ئیسمی عەزەمی خۆت خوایە لەو دەرس و دراسەیان لێ قبوڵکەی خوایە یەک دەرسیان لێ قبوڵکە پێخەنی دەبن بە ئەو قسەت بژێرم و پێشەوە دوعایەکان بکەم تازە شێخ عوسمانی بیارە مردبووە خە زۆر قسەیەکی غەریبە تازە شێخ عوسمانی بیارە مردبوو هەزار ڕەحمەتی لێبی و خوا دەرەزێ عالیکە ئەمن و کۆمەڵێک مامۆستا لە زمنی مامۆستا بەشیر یادی بەخێر پێکەوە چوونە بیارەی سەردانی مامۆستایەکمان کرد لەوێن دەبوو ناوی مەلا حەمەدەمین بوو ئەویش مردیە وەڵدا مەلا حەمەدەمین کانیسانانیان پێدەگوت دقە بەچی ئەوای لێبوو مامۆستا بەشیر چۆکن مامۆستا حەمەدەمینی گوتی قوربان چەند ساڵە دەرس دەرێەوە گوتی 50 ساڵە دەرس دەرێمەوە 50 ساڵە دەرسی فەقەیاتی دەرێتەوە دوای مامۆستا گریا مامۆستا حەمەدەمین گریا مامۆستا بەشیر وتی لۆ دەگریایی خۆ قسەی وام نەکرد گوتی نا لەوە دەگریم خوا یەک دەرسم لێ قبول کە خەنی دەبم بە وەڵڵاهی خوشکانم برێنم خوا یەک جەلسەی لەو دەرسەتان لێ قبول کە پێ خەنی دەبن یەک داوەتان لێ قبول کە خەنی دەبن یەک دوعاتان لێ قبول کە خەنی دەبن انشاءالله خوایە لە بۆ خاتری ناوە جوانەکانت بە حەقی ئیسمی عەزەمت خوایە خوایە دڵی هەمومان گەرمتر بکەی بۆ ئەوی خزمەتی ئەو دینە بکەین خوایە بە حەقی ئیسمی عەزەمت بە خۆت بمان پارێزی بە خۆت پشتیوانمان بی بە خۆت هیممەت و غیرەتمان زیادکەی ڕۆژ بە ڕۆژ بتوانین خوایە ئیقامەی دینی تو بکەین و واروە ئەو دینەش بەرزکەینەوە یا ڕەبی خوایە لەو خوشک و برایانم خۆش بی خوایە لێیان قبوڵکەی خوایە بە حەقی ئیسمی عەزەمت لێیان قبوڵکەی خوایە بە خۆت هاوکار و پشتیوانیان بی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە بۆ خاتری گەورەی خۆت خوایە ئەم دینە بە جوانی و بەڕێکی بگەڕێنەوە ئەو کوردستانە بەڵام سەهمی مەی تێدا بێ همت ودستي مشيت يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين